الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر. الله أكبر. لا إله إلا الله. آمين آمين والحمد لله رب العالمين. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه، ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين وناصر المستضعفين وقاصم الجبارين. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست،
سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاءالله. لە سەرەتای ساڵی نوێوە لە دوو وتاری ڕابردوودا ئاماژەمان کرد بە باسی عیسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ، معجزەکانی ئیش و کارەکانی لە ئاخر زەماندا. هێشتا هەر لە سەرەتای ساڵەوەی. ئەمڕۆ دوانزەیەکە. پێم خۆشە وتاری ئەمڕۆمان تەرخان بکەم بۆ باسێک کە پەیوەندی بە ژیانی هەموومانەوە هەیە. ئەویش ئەوەیە چۆن بکەین ئەم ساڵمان لە ساڵی ڕابردوومان باشتر بێت، چی بکەین ئاوات نەخوازین بە ساڵی ڕابردوو. التقدم نحو الأفضل لەگەڵ تەواوبوونی ڕۆژگار و زەمانە و ڕۆژ و ساڵ و مانگەکاندا چۆن ئێمەش پێشکەوین، لەگەڵ مروری زەماندا چۆن ئێمەش هەنگاو بنێین و دوا نەکەوین. داوا لە خوای گەورە دەکەم ئەم ساڵەمان ئینشاءالله ساڵێکی ئاشتی و خۆشگوزەرانی و ساڵێک بێت ئینشاءالله دوور بێ لە قەیران، دوور بێ لە نەخۆشی و ناخۆشی بۆ هەموو لایەک ئینشاءالله. ئاوا دەبینین ساڵ لە دوای ساڵ ئەڕوات، مانگەکان ساڵەکان لە ناو دەبەن، ساڵەکانیش عمرمان لە ناو دەبەن، کۆتایی بە تەمەنمان دێنن. چی بکەین شتێک کۆکەینەوە بۆ پاشە ڕۆژمان. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ابن عمەری فەرموو: كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. لدنيا دا أي عبد الله كري عمر خود بنامو بزانا، خود بغريب بزانا، خود بريبوار بزانا وابزانا. أم دنيايا شوينيكا سفر دكيتو أروي بو شويني هتايي. إنما خلقتم إلى الأبد. ملك عبد العزيز أفرمي إنما خلقتم للأبد. إيوه دروس كده داون بو أويك هميشة بمين النوى. إيوه دروس كراون بو أبدي. والله مردن تنقلون من دار إلى دار. مردن قواسنويك لمالك بو مالك تر. أجينا إيما دروس كراوين بو أويك هميشة بجين، هميشة لجياني خوشا بين. بەڵام نەک ئەم دنیایە، دنیایەکی تر کەواتە لێرە ڕێبوارین ئەبێ هەڵدەین لەم شوێنەدا کە هاتووین ماوەیەک ئەمێنینەوە خۆمان پڕتفاق بکەین، خۆمان بە چەکی تەقوا و کردەوەی چاک و خواپەرستی و دژمنایەتی شەیطان بەهێز بکەین بۆ ئەو ڕۆژەی کە فریامانەکەوێت. ويا پیغمبر صلى الله عليه وسلم فرموي اگر بيانيت كردوا چاوري ايواره مكة، اگر ايوارت كردوا چاوري بياني مكة رنگ ام دنياي بجي بيالي بروي بو دنياي كتر. اوا بسريعي صالكان ارون مانگكان زوكو تايان فيه حتى كان ئاگات لە خۆت نییە هەفتەیەک ئازاد تەواو دەبێت چیت پێ دەڵێت، چیمان پێ دەڵێت؟
کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ نیشانەی نزیکبوونەوەی ئاخر زەمان ئەوەیە کات نزیک دەبێتەوە بەرەکەتی تیا نامێنێت تەقاربی زەمان نزیکبوونەوەی زەمان زوو شەو و ڕۆژبوونەوە و هەفتە و مانگ زوو ڕۆیشتن ئەوە نیشانەی نزیکبوونەوەی ڕۆژی دواییە بۆیە بە سەریعی ڕۆیشتنی کات ئەوەمان پێ هەڵێت کە کاتێکە بەتاڵین بە فرسەتی بزانین هەتا مەشغوڵ نەبووین شتێک بۆ خۆمان دەست بە دەرکەین شتێک بۆ خۆمان کۆکەینەوە هەتا گەنجین و پیر نەبووین خواپەرستیەک بکەین هەتا نەخۆشین و هەتا ساغین و نەخۆش نەکەوتوین شتێک بکەین بۆ خۆمان بۆ پاشە ڕۆژمان هەتا خوا فرسەتی ژیانی پێبەخشیوین نەمردوین کۆتایی بەم دنیایە نەهاتووە لای ئێمە بە فرسەتی بزانین هەتا دۆڵەمەنین فەقیر نەکەوتوین ئەویش بە فرسەت بزانین خوای رب العالمین لە ڕۆژی قیامەتا کاتێکە ئەوەستین عزری بۆ هیچ کەسێ نەهێڵاوەتەوە خوای پەروەردگار جل جلاله عزری نەهێڵاوەتەوە بۆ کەسێک تەمەنێکی کردبێت کردەوەی چاکی نەکردبێت ڕەنگە هەبێت لە قیامەتا بڵێ پەروەردگارە نەمزانی ئەوە وەفعەکەیە نەمزانی ئاوایە نەمزانی ئاوامان لێ دێت خوای گەورە ئەفەرمێ ئەوەلەم نوعەمرکم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير فذوقوا فما للظالمين من نصير خوای پەروەردگار جل جلاله وەفەرمێت ئەی تەمەنم پێ نەبەخشین ئەوەندە تەمەنم پێبەخشین هەتاوەکو تیایدا بیرکەنەوە فکرکەنەوە بۆ دروستکراوەم بۆ کوێ ئەڕۆم بەرەو کوێ مل ئەنێم و ئەو کەسەش کە بۆ ئەم ڕۆژەی ترسان بینی نەهات بۆلاتان نەذیر و ئینذارکەر نەهاو بۆلاتان وەجاءەکم النەذیر ئەو تەمەنە جوانە چیت لێ کرد لە چیا سەرفت کرد ئەی نەهاو بۆلات ئەی پێی نەوتی ئەی ئینذاری نەکردی بۆیە هەر کەسێک تەمەنی خۆی بە پێڕۆ بدا خوا بە زاڵم حەسێبیەکە بەستەمکار فما للظالمين من نصير چونکە باسی عمرەکە باسی تەمەنەکە کە خوا بەخشیوەتی 6-7 ساڵ عمر ئەکەین تیایدا شتێک کۆ ناکەینەوە بۆ ئاخرەت خوای رب العالمین بەستەمکار ناومانە باس تەممان لەو نیعمەتە گەورەیە کردووە کە خوا پێی بەخشیوین چەند کەس هەیە چاوەڕوانی ئەوەیە بەیانی کارێ بکات کاتی کارەکەی گیانی دەرەچێت چەند کەس هەیە بە تەمای شتێکە بۆی نالیوێت و عمری کۆتایی پێ دێت هەندێکمان دنیا بەجێ دێڵن هەندێکمان هێشتا ماون ئایا ئەم تەمەنە کارێکی کردووە کە بتوانین لەم تەمەنەدا جوابی ئەو سێ پرسیارە دەینەوە کە لە هەموومان دەکرێت خوامان کێیە دینمان کێیە چییە بەرنامە و یاسامان چییە شوێنی چ بەرنامەیە کەوتوین و ئەو کەسەی کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەیناسی چیەڵی دەربارەیەوە کەسێک لە ژیانیا نەتوانێت کارێ بکا لە گۆڕا وەڵامی ئەم سێ پرسیارە باتەوە ئەوە مەغبوونە بەڕاستی ئەوە بەڕاستی ڕەنجەڕۆیە زەرەرمەندە وەیە وتراوە من استەوا یەوماه فەهوە مەغبون هەر کەسێک دوو ڕۆژی وەکو یەک وابێت ئەوە ئەو کەسە زەرەرمەندە خەسارەتمەندە لە غوبنایە لە زەرەرایە وەیە بەڕاستی پێویستە ئەم تەمەنە کارێ بەکاربێنین لە گۆڕا جوابی ئەو سێ پرسیارەمان هەبێت خوامان کێیە بەرنامە و یاسا و ڕێسامان چی بووە و شوێنکەوتەی کێ بووین کێ پێشەوامان بووە
کێمان بە دڵسۆزی خۆمان زانیوە کەسێک نەتوانێ وەڵامی ئەم سێ پرسیارە باتەوە ئەوە تەمەنی بە فێڕۆ ڕۆشتووە ئەوە زوڵمی کردووە لەو تەمەنەی کە خوا پێی بەخشیوە ئێمە لە نێوان دوو ئەجەلدارین ئەجەلێکی ڕۆشتووە ئەجەلێکی شیماوە ئەوەی کە ڕۆی تەواو ناگەڕێتەوە ئەوەی کە ماوە با بە فرسەتی بزانین با تایە کردەوەی چاک بکەین يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه والله رؤوف بالعباد مسلمان كان والله العظيم هركس يكمرت فشيمانا ناوي قيامت ناوي تغابنا فشيماني زررمندي كسرت القرآن ناوي التغابنا هركس يكمرت إلا فشيمانا بيت أو عمريكا هل بونيتواني وكالك بكالو عمريا خوي رب العالمين أفرميت روجي جيت هركز دويكي تشاكي كردي بيت لقيامتها نشان يدلت وهركز دويكي خرابي كردي بيت هر لقيامتها نشان يدلت بلا مو كسانيك كردوي خرابي عن كردوا كاتي نشان يان ادريت اواد اخوازن خوزقايا ماويكي زور دور بونا لو كردوا خرابي كأنجاني انداوا بيني او كردوا خرابك ماويكي زور هبوايا انجاني نايا فلاني نقرايا بو اوي كتشون جناحي بكات ويبراستي عمره كمان كأرواد پێویستە لەگەڵیا خۆشمان بەرەو پێش بڕۆین ئەو ساڵەی کە تەواو بوو لەگەڵ ناخۆشیەکانی و خیانەتەکانی و موئامەرە و هەموو شتێک لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم گرنگە ئێمە هەڵچین بە واجبی عبودیەت لە مەکرەه و لە منشەتە لە خۆشی ناخۆشیە هەر عەبدی خوا بین پێغەمبەران قودوەمان بن عليهم الصلاة والسلام أولئك الذين هدى الله فبهداه مقتده هم لخوشي وهم لناخوشي دا آقامان لخوا برستيجة تعرف على الله في الرخاء يعرفك في الشدة لخوشي أخوات لياد بيت لناخوشي أخواي فروردقار لياد بناكا لخوشيا كاتيكويت خوشيا وآقاد لوبي إن الإنسان ليطغى نبي أن رآه استغنى طغيان نكي لسنو لا نديت أقر آوات كرد وبقوي خوات كرد لنا خوشيا خوات ريادة كبير إن شاء الله صالي تازا جيانك نوي برخير وشاكا وشاكا كاري أبي بومان إن شاء الله گۆڕانکاریەک لە خۆمانە دروست دەکەین بەرەو چاکە بەردەوام ئەم پرسیارە ئەکرێت ئەوە بۆچی هەمیشە ئەڵێین ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئەمە بۆچی وا ئەڵێین بۆ وایە چی بکەین ئاوا نەبین چی بکەین ئاوات بە ساڵی ڕابردوو نەخوازین چۆن بکەین چۆن پێشکەوین بۆیە بەڕاستی ئیسلامی پیرۆز هەندێک خاڵمان پێ ئەڵێت پێویستە لەم سەرەتای ساڵەوە لە خۆمانە بەردەستەی بکەین بۆ ئەوەی ئاوات بەپار نەخوازین یەکەم ڕەحمەتی خواتان لێبێت مسڵمانەکان نیەتمان هەموومان لەگەڵ خوا و خەڵقی خوادا چاکەین دەوروبەرمان لە خۆمان ئاشکەینەوە ئیسلامی پیرۆز دوو کەلیمەیە لە خۆتا بەردەستەی بکە خوات خاتە بەهەشت ئەلا تعصی الخالق ولا تؤذي المخلوق أما هو إسلام دوشة ألا تعصي الخالق ولا تؤذي المخلوق
سەرپێچی خالق مەکە کە ئەڵڵایە ئازارت بۆ مەخلوق نەبێ کە هاوڵاتی تۆن کە هاوزمانی تۆن هاودینی تۆن مەخلوق هەموو مەخلوقەکان ئازاریان مەدە تۆ ڕۆی بۆ بەهەشتی تر نیەتت سافکە هەوڵ بە عەبدێکی ساڵح و گونجاو و چاکی خوای پەروەردگار بی پشت بەخوا بەستە فهو حسبه مسلمان بە وكان حقا علينا نصر المؤمنين ئەگەر بە جددی مسلمانین خوا لەسەر خۆی واجب کردووە کە سەرمان خات ئەی بۆ سەرمان ناخات ئەی بۆ لە ژێرەوەین بۆ لە پشتەوەین بۆ کلکین بۆ سەرنین بۆ دواکەوتین ئەیەماتت بۆ چی وا فەرمێ وكان حقا علينا نصر المؤمنين ئەم ئەرزە ئەبێ عەبدە ساڵحەکان میراتگری بن ئەی بۆ وانییە کەواتە سەلاحیەتمان تیانە ڕەحمەتی خوا لەو کەسەی لەم سەرەتای ساڵی مانگیەکەوە هەوڵەدا گۆڕانکاریەک لە خۆیان دروستەکات خۆیە گۆڕێ لەگەڵ زیادبوونی تەمەنیا و تەمەنکشانیا کردەوەکانیشی بەرەو چاکە زیادە بن دووهەم هەنگاو بە هەنگاو لە کایەکانی ژیاندا بچینە پێشەوە بە خۆمان دابچینەوە عیبادەتمان ئەخلاقمان جوانکەین لێبوردە بین ڕوومان خۆش بێت سەخاوەتمان زیاد بێت لەگەڵ خەڵکییا چاک بین ئەوانەی کە زیویرن لێمان ئاشتیان کەینەوە ژیان کەمە بەشی دووبەرەکی ناکات ژیان کەمە بەشی شەڕ ناکات سێهەم لە چیدا شکستمان هێناوە دووبارە نەکەینەوە کێ خەڵەتان دووینی مسلمانەکان ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کێ خەڵەتان دوویتی شوێنی مەکەوەرە جارێکی تر ئەمساڵ بڕیار بە دڵسۆزی مەزانە کێ خیانەتی لێ کردووی کێ قوتی بڕیوی کێ هەژاری خستووی کێ ڕەزیلی کردووی کێ زەلیلی کردووی کێ ماڵوێرانی کردووی کێ قوتی بڕیوی و کێ موچەی بڕیوی شوێنی مەکەوە کاکە بە خۆتا بچۆرەوە تەئیدی مەکە شکستەکان دووبارە مەکەرەوە من جرب المجرب حلت به الندامة تاقی مەکەرەوە ئەوەی کە تاقیتەوە هەر فەشەلی هێناوە گرنگە بەڕاستی مسلمان نەخەڵەتێت خەڵک نەخەڵەتێنێ خۆشی نەخەڵەتێنێ ئەڵێن ئەستێک کەوتوو بووە ناو چاڵێکەوە خاوەنەکەی هەرچی کرد نەیتوانی دەری دێنێتەوە چاڵەکە زۆر قوڵ و گەورە بوو چوو خزم و خوێشی تۆ کردەوە کە دەری بێننەوە هەرچەند هەڵیاندا نەیانتوانی ئەو ئەسپە دەربێننەوە بە گوریست و بە هەر نوعێک بوو دەرنەهاتەوە خاوەنەکەی وتی با خۆڵکەین بەسەریا چاڵەکە پڕکەینەوە و بمرێت و ڕزگاری بێت و وازی لێبێنی ئەم ئەسپە لەو چاڵە بوو ئەو خەڵکە هەمووی بە خاکەناز و بەو شتانە دەستیان کرد بە ئەوەی کە خۆڵکەن بەسەریا و بمرێت و ڕزگاریان بێت هەر کە خۆڵیانە کرد بەسەریا خۆی ئەتەکاند خۆڵەکە گەشتە ژێر پێی بەردە بوویەوە هەر خۆڵیانە کرد بەسەریا ئەو بەردە بوویەوە خۆی ئەتەکاند و ئەم لایە کرد هەتا وای لێ هاوت هەرچیان کردبوو بەسەر دەستە و سەر و لاشەیە هەمووی کەوتە ژێر پێی بۆ چونکە خۆی ئەلەراندەوە خۆی ئەشۆکاندەوە خۆڵەکە ناوەستا لە ژێریەوە تا وەردە وەردە ئەسپەکاتە دەرەوە و بەرز بوویەوە بە عەزەمەتی خوا ئەوانەی کە ماڵی ئێمەیان کاول کرد ئەوانەی کە ژیانی ئێمەیان ئاوا لێ کرد کە قوڕیان کرد بەسەرمانە خستنیانە ناو چاڵەوە بەقەو ئەو ئەسپە هەڵمان بایە لەگەڵ ژیانی خۆمانە ڕزگارمان نەبوو لەم چاڵە لەم ناڕەحەتیە لەم کێشەیە لەم قەیرانە بەڵام نەمانزانی پێویستە بەڕاستی هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەینەوە گوێ بە قسەی خەڵکی نەدەین خەریکی ژیانی خۆمان بین ئەنیشتاین ئەڵێ کەلام الناس کەالحەجەر قسەی خەڵکی بەرامبەر بە تۆ وەکو بەردوایە ئەگە هەڵی گری پشتت ئەشکێنێت قورسە بیخە ژێر پێتەوە بەرز ئەبیتەوە قسەی ناحەس
بەندەی خوا بە با خەڵکە قسە بکە. شافعیە فەرمێ هیچ کەسێک ناتوانێت کارێ بکە خەڵکی لێ ڕازی بن. چوارەم هەڵوێست و گفتار و ڕەفتارمان بگۆڕین. لە چیا فەشەلمان هێناوە وازی لێ دێنین هەوڵ بین ڕۆژانە گوناح کەم بکەینەوە، کردەوەیەکی چاکە زیاد بکەین، وردە وردە وام بکەین لە خۆمان بەندەیەکی ساڵح بین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک تەمەنی گەیشتە 40 ساڵ چاکەکانی لە خراپەکانی زیاتر نەبوون، ئەو کەسە ئومێدی خێری نییە، ئومێدی خێری لێ ناکرێت. پێنجەم متمانەمان بە خۆمان هەبێت کە ئەتوانین خۆمان بگۆڕین، بەرەو پێش بڕۆین، چاوەڕێی کەس نەکەین، خۆمان دڵسۆزی خۆمان بین. شەشەم کاتی ئەوە هاتووە عەقڵ و بیر و هۆش و چاومان بکەینەوە، دۆست و دوژمن بناسین، بزانین کێ دۆستمانە کێ دوژمنمانە، وەکو دوژمن معاملەی لەگەڵا بکەین. دوژمن نابێ بە دۆست هەرگیز. شوێنی بەرژەوەند پەرست و هەلپەرست و ئەوانە نەکەوین. شای ئێران کاتێک کە ڕووخا هیچ وڵاتێ جێی نەگرتەوە، ساڵی 79 لە میسرا جێیان کردەوە و فڕۆکەکەی لە میسرا لە قاهرە نیشتەوە. ماوەیەک لەوێ ژیا و مرد. ئەنوەر سادات سەرۆکی میسر بوو. کاتێ شا لە سەرمەرگا بوو، ئەنوەر ساداتی سەرۆکی میسر سەردانی کرد ئەم وەسەتەی کرد بۆ سەرۆکی میسر. شا لە سەرمەرگا وتی بە ئەنوەر سادات، وتی ساداتی برام من سپاسی تۆ ئەکەم کە لێرە جێت کردمەوە، بەڵام وەسیەتێکت بۆ ئەکەم کار لێ ئەەکەم بە گوێم بکە. وتی چییە؟ وتی کەس هێندەی من خزمەتی ئەمریکای نەکرد، خزمەتی غەربی نەکرد، کەس هێندەی من نەبوو بەجاش بۆ ئەمریکا، کەس هێندەی من دڵسۆزی بۆ ئەمریکا نەکرد، شەعبەکەم فرۆشتە پێناوی ئەمریکادا. وەسیەتت بۆ دەکەم ئەمریکیەکان نە ئەخلاقیان هەیە نە مەبدەئیان هەیە. ساداتی برام بڕوایان پێ مەکە و بەگوێیان مەکە و دەستەمۆیان مەبە و شوێنیان مەکەوە، ئەتفرۆشن لە پێناوی بەرژەوەندیەکی بچووکە. ئامادەن بتفرۆشن لە پێناوی هەموو شتێکە. 1000 ساڵ لەگەڵیانە چاک بە، یەک جار مخالەفەت کردن حیج باشیان لە پێش چاو نییە. بەڕاستی گەلی کورد پێویست بوو ئەمەی لەبەر چاو بگرتایە، پێویست بوو دۆست و دژمنی خۆی بزانێتی و بناسێت. حەوتەم واز دێنین لە تۆمەتبارکردنی یەکتری، ڕقەبەرایەتی یەکتری، ملشکاندنی یەکتری، ئەو وزە و توانایەی بەکارهێنین بۆ دژایەتیکردنی یەکتری، بۆ خۆشەویستی بەکاری بێنین، وڵات بەرەو پێش بەرین، خزمەتی یەکتری پێ بکەین. تاقە و کاتکوشتنمان بۆ دژایەتی و ململانەی حیزبایەتی نەبێت، بۆ خواپەرستی و بۆ چاکەکاری بێت، بۆ دڵسۆزی بێت، یەکتریمان خۆش بێت. قەرزاویە فەرمێ ئیضاعەت الوەقت ئەشەد من المەوت. کات لە چیا ئاکوژیت؟ لە چیا سەرفیەکەی؟ کاتکوشتن لە مردن خراپترە. بۆ ئەفەرمێ چونکە ئینسان کە مرد ئەڕوا بۆ لای خوا، بەڵام کە کاتی کوشت لە خوا دوو دەکەوێتەوە. کەواتە کاتکوشتن لە مردن خراپترە. عومەری کوڕی عەبدولعەزیز مسڵمانەکان 2 ساڵ و 6 مانگ خەلیفە بووە. چه انقلابێکی دروست کرد، چه گۆڕانکاریەکی دروست کرد. واز دێنین لە کەلیمەی سەوفە و لەعەلە و ئەوانە و ئیشەڵا بەیانی ئەنجامیە دەم، بەیانی کاری ئیمڕۆز و مەخە بە فەردا مەیەنداز. فارز دەڵێ
إشي أمره ما خرس بينه ويا زانا كان دفرمون كلما جاء طارق الخير صرفه بواب لعل وعسى درقاوانك هي ناوي عسى ولعليه رجايا سبيلي دو سبي خيرك يد ولات بم كلمة يدوري مخروا يكثر شبه بيري خيرك وخيرك أنجام به لكوتاي دادلين فضيل كوري عيار أو أولياء قوري إخوة لقل بيا كاداني اشتبو بيا فرمو كم أتى عليك شن صالطة 8 سنة وتي شصال قال فأنت منذ 60 سنة تسير إلى ربك فرموي شصالتو كوتيتا تريب لو خواروي شصال برو قياما نزيق أبيتوا شصال برو لاي خواها مقاوني في كشوتي إنا لله وإنا إليه راجعون فضيل فرموي أتعرف تفسير ذلك تفسيري أما أزاني وتي نولا وتي هركسي بزاني عبدي خوايا هركسي بزاني كبولاي أو قريته بولاي خوا كسي بو خوادت عبدي خوادت أقريته بولاي فليعلم أنه موقوف بابزاني أو كسر روجي جيت لبردم خواد راء وستت ومن علم أنه موقوف هركسيك بزاني الروجي لبردم خوادا بتنيا راء وستت وكلهم آتيه يوم القيامة فردا بتنيا لبردم خوادا راء وستت فليعلم أنه مسؤول بابزاني مسؤولة برسياري ليدكريت برسيار لكراوة فليعد للسؤال جوابا فليعد للسؤال جوابا باء ما دبكا إعادي بكا باء ما دبكا والله بو برسيار كان إخواي فروردقار بياو كوتي شارسرتشيا حيلتشيا فضيل فرموي أولك أو تمنيك ماوتا كردوي شاكت يا أنجام بديت أجر أو تمنى كمي كماوتا تمنى شصالة كردوي شاكت يا أنجام بديت خواي فروردقار لجناحي شصالة كي رابردود خوشك وأجر أمش كماوتا خرافت يا أنجام بديت هدو خرافك أجنو بيكو رنجرو دبيت إنما الأعمال بالخواتيم كردوش كوتايكي أساسا ئێمەش بەڕاستی تەمەنمان ڕۆشتووە هەندێکی ماوە ئەوەی کە ڕۆشتووە مەبا تەواو ڕۆی ئەوەی کە ماوە کردەوەی چاکی تیا ئەنجام بین عیبادەت لە خواترستان خێرخوایی چاکەکاری ئەو خراپەی ڕابردوو کە ئەنجاممان داوە ئەسڕێتەوە عەفویەکە مەحویەکە خوای پەروەردگار لایەبات هەرچی خراپەیە لایەبات بگرە ئیشی گێڕێ بۆ چاکە یوبەدل الله سيئاتهم حسنات بلا مقر خوانا كرد أمش كماوة هر خرابي تيان جانبين هر خومان خلطين هر أمرو بياني بكين أو قرستانانا فرن لواني كبتمابون سديني توبة بكن أيان ود ببيري توبة كيني تدا قرستانا ويا براستي تيستا روش بروش من برو چاك بروين برو كاري چاك بروين بو اوي قد نلين خۆزگەم بەپار ئێمە ئەتوانین خۆمان کارێ بکەین ئاوات بەپار نەخوازین ئینشاءالله خوا لەو نامان خۆش بێت خوای ڕەحممان پێ بکەین خوای ئیمانمان سەلامەت بکەین خوای ئیسلاحی حاڵمان بکەین خوای دوعاکانمان گیرا بکەین خوای شیفای نەخۆشەکانمان بێت یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بێت ئەوەی کە نەخۆشە و داماوە و زەلیلە داوای دوعای خێری کردووە خوای شیفای بێت خوای گیان ئەوەی نامەی نووسیوە و داوای دوعای خێری کردووە خوای تووشی خێری کرد ئەوەی ئەسیری هەیە و زیندانی هەیە خوای بۆ ڕزگار کرد ئەوەی مشکلەی هەیە خوای بۆ چارەسەر بکەیت یا ڕەبی هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە تۆ بە حاڵی ئەزانی خوای شیفای ئومەتی پێغەمبەر بێ یا ڕەب العالەمین
يا ربي أوي نيازي شيء هي بجرد يا ربي إخويا ولاتنا لها مو فتنة وفساد وفارس أوي درسوه في خاط وخلق إخوانا أوي خائن إخويا بحرمة الكريم إخويا جيان بإسلام أكيد ما نشوف إخويا داراني برحمة من بوبارين إخويا داراني برحمة من بوبارين إخويا داراني برحمة من بوبارين إخويا هرزاني في تولاتنا إخويا لبناحي باوك دعيك ما نخوش لبناحي مردوكان ما نخوش إخويا ولاتنا أنا ودعك إخويا بإسلام أكيد ما نشوف بإسلام أكيد ما نريد إخويا بشفاعتك يا غبر ما نشوف آمين. الحمد لله رب العالمين. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. آمين آمين برحمتك آمين. آمين آمين الحمد لله رب العالمين وأشهد أن لا إله إلا الله ولي الصالحين وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين. رضي اللهم عن سادات ديننا وأئمتنا حضرة أبي بكر وعمر وعثمان وعلي وعن الحسن والحسين وحمزة والعباس وسائر الصحابة والتابعين رضوان الله تعالى عليهم أجمعين. أما بعد عباد الله، أوصيكم ونفسي الخاطئة القاصرة المسلمة أولا بتقوى الله وطاعته واجتناب معصيته والتزام أوامره، ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. واعلموا عباد الله، لقد قال الله تعالى في كتابه العزيز: أعوذ بالله من الشيطان الرجيم: أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير فذوقوا فما للظالمين من نصير. وقال رسول الله صلى الله عليه وسلم: بادروا بالأعمال سبعا هل تنتظرون إلا مرضا مفسدا وهرما مفندا أو غنى مطغيا أو فقرا منسيا أو موتا مجهزا أو الدجال فشر منتظر أو الساعة والساعة أدهى وأمر، أو كما قال: وصلوا وسلموا على من ختمت به النبوات والمعجزات كما صلى ربنا رب الأرض والسماوات إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل وسلم على سيدنا محمد القائل: الراحمون يرحمهم الرحمن يا أيها العاشقون بدر جماله يوم القيامة صلوا عليه وسلموا تسليما. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذلنا وخذل المسلمين. اللهم ادفع بلاءنا واقض حوائجنا وارحمنا وارحم موتانا واشفنا واشف مرضانا وسلمنا وسلم احيانا. اللهم اغفر ذنوبنا، اللهم استر عيوبنا، اللهم فك أسرنا، اللهم أصلح ذات بيننا، اللهم ألف بين قلوبنا، اللهم ادفع الظالمين بالظالمين واجعلنا من بين أيديهم سالمين. اللهم احفظ بلدنا هذا وسائر بلاد المسلمين آمين. الحمد لله رب العالمين. عباد الله، إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. ولذكر الله أكبر. أقم الصلاة. الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله. حي على الصلاة حي على الفلاح قامت الصلاة قامت الصلاة. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله.
استووا على رحمة الله وقال صلى الله عليه وسلم الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ألم تر أن الله يعلم ما في السماوات وما في الأرض ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم ولا خمسة إلا هو سادسهم ولا أدنى من ذلك ولا أكثر إلا هو معهم أينما كانوا ثم ينبئهم بما عملوا يوم القيامة إن الله بكل شيء عليم. ألم تر إلى الذين نهوا عن النجوى ثم يعودون لما نهوا عنه ويتناجون بالإثم والعدوان ومعصية الرسول وإذا جاءوك حيوك بما لم يحيك به الله ويقولون في أنفسهم لولا يعذبنا الله بما نقول حسبهم جهنم يصلونها فبئس المصير. الله أكبر. سمع الله لمن حمده. الله الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. يا أيها الذين آمنوا إذا تناجيتم فلا تتناجوا بالإثم والعدوان ومعصية الرسول وتناجوا بالبر والتقوى واتقوا الله الذي إليه تحشرون. إنما النجوى من الشيطان ليحزن الذين آمنوا وليس بضارهم شيئا إلا بإذن الله وعلى الله فليتوكل المؤمنون. الله سمع الله لمن حمده. الله الله أكبر. الله أكبر.
السلام عليكم ورحمة الله.